بەڕێزان توێژەران و میوانانی کۆنفرانس ئەو کاتتان باش. خۆشحاڵم کە ئەوڕۆ لێرە لەو کۆنفرانسە نێودەوڵەتیە هاوبەشەی نێوان زانکۆی سۆران و دامەزراوەی زەکاوات لەگەڵتان بەشدارم. لەم کۆنفرانسە بۆ گفتوگۆگرتن لەبارەی ئەو ڕۆڵ و کاریگەریە گرنگ و بەرفراوانەی کە زانستە مرۆیی و کۆمەڵایەتیەکان دەیگێڕن لە ژیانی تاک و کۆمەڵدا. زانستە مرۆیی کۆمەڵایەتیەکان جگە لەوەی بابەتە گەلێکی گرنگ و جەوهەرین بۆ ناوەندە ئەکادیمیەکان، بایەخی ئەو پسپۆریانە تەنیا لە بازنەی ئەکادیمیای قەتیس نامێنێتەوە، بەڵکو تێکەڵ بە زۆرێک لە کایە و سێکتەرە جۆراوجۆرەکانی تر دەبنە بناغەی دەواازە بۆ هاتنەکایی تێگەیشتنی زانستیانە لەبارەی کێشەتێک هەڵکێش و جیاوازیەکانی کۆمەڵگەی مرۆڤایەتی، بە تایبەتی لە ئێستادا کە مرۆڤایەتی بەگشتی بە دۆخێکی ئاڵۆز و پێشبینی نەکراو گوزەر دەکات. زانستە مرۆیی کۆمەڵایەتیەکان دەتوانن ڕۆلی بەرچاو بگێڕن لە داڕشتنی استراتیژی و سیاسەتی دروست، بە تایبەت لە ڕێگەی ئەنجامدانی توێژینەوە و لێکدانەوەی زانستی پشت ئەستور بە بەڵگە و داتای ورد و باوەڕپێکراو کە ئەمە بۆ ئێمەی ئیدارە و بڕیار بەدەست یارمەتی دەرێکی زۆر باش دەبێت لەوەی کە بتوانین بڕیارەکانمان دروست و گرێدراو بن بە بەڵگەی زانستی. لە ئیدارەی سربەخۆی سۆران بۆ زۆرێک لەو کێشە و ئالەنگەریانەی کە ڕوبەڕوومان دەبنەوە دەتوانین سوود لە زانستە مرۆیی و کۆمەڵایەتیەکان وەربگرین و وەک زەمینە و چوارچێوەیەک لیان بڕوانین بۆ چارەسەری بەشێک لە گرفتە کۆمەڵایەتیەکانمان. لێرەوە دەکرێت ئەو پەیوەندی و هەماهەنگیە بەهێزەی کە بنیات نراوە لە نێوان زانکۆی سۆران و ئیدارەی سۆران ببرێتە ئاست و قۆناغێکی پێشکەوتووتر و بەرهێنانی زیاتری لەسەر بکرێت بە ئامانجی کەڵک وەرگرت لەو توانا و سەرچاوە مرۆیانەی کە لە زانکۆی سۆراندا هەن و بخرێنە خزمەتی دەستەبەرکردنی خۆشگوزەرانی زیاتر بۆ دانیشتوان و هاوڵاتانی لەو ناوچەیە و براودان بە ئاستی وشیاری و بەرپرسیارەتی کۆمەڵایەتی. ئەمە لە هەمان کاتدا یارمەتی دەرێکی باشی توێژەر و پسپۆرانی بواری زانستە مرۆیی کۆمەڵایەتیەکان دەبێت لەوەی کە بتوانن زانست و شارەزاییەکانیان بە شێوەیەکی کردارەکی بخەنە خزمەت چارەسەرکردنی گرفتەکانی کۆمەلگا. لە کۆتاییدا دەتوانین بڵێن زانستە مرۆیی و کۆمەڵایەتیەکان پێویستێکی حتمی و حاشا هەڵنەگرن بۆ دروستکردنی کۆمەلگایەکی زیندوو و گەشەسەندوو. بۆیە هیوادارم بتوانین باشتر لە بایەخی ئەو پسپۆریانە تێبگەین. لێرەوە هیوای سەرکەوتن بۆ ئەو کۆنفرانسە دەخوازن و هیوادارین پێشنیار و دەرەنجامەکانی ئەم کۆنفرانسە سوودێکی بەرچاوی هەبێت هەم لە بواری زانستە مرۆییەکان و هەم لە بواری کاری هاوبەشی ئیدارە و دەستگا ئەکادیمیەکان. جارێکی کە بە ناوی ئیدارەی سەربەخۆی سۆران بە خێرهاتنی هەموو ئەو میوانانە دەکەین کە لە دەرەوە هاتن و بۆ ئەوەی بەشداری لەم کۆنفرانسە بکەن و وەجارێکی کە سوپاسی زانکۆی سۆران و بەشی فاکەڵتی ئاداب دەکەین بۆ ڕێکخستن و هەماهەنگی دروستکردن تا ئەم کۆنفرانسە بە سەرکەوتووی ئەنجام بدرێت و هیوای سەرکەوتن و کاتێکی خۆشتان بۆ دەخوازم. زۆر سپاس.